ژمارەیەک لە وڵاتان بۆ بەرگرتن لە بڵاوبوونەوەی کۆرۆنا هاتوچۆی ژیانی ڕۆژانی هاوڵاتیانیان سنووردار کردووە. بۆ نمونە قەدەغەی هاتوچۆیان ڕاگەیاندووە. پرسیارێکی زۆریش لەسەر ئەوەیە کە ئاخۆ سوید بۆچی وەک وڵاتانی تر ناکات. Vi uppfattas nog i Sverige som försiktiga. Det kan vara så, men vi ska inte heller glömma att den reglering och den makt. بەڵێ ڕەنگە خەڵکی وا لە سوید تێبگەن کە سڵ دەکەینەوە و بە وریاییەوە بڕیار دەدەین. تیتی ماتسۆن پرۆفێسۆری بواری مافی دەوڵەت لە بەرامبەر هاوڵاتیان دەڵێ ڕەنگە واش بێ بەڵام نابێ بیرمان بچێ ئەو بڕیارانەی ئەمڕۆ دەدرێن و ئەو دەسەڵاتانەی ئەمڕۆ لەسەر هاوڵاتیان پەیڕەوی دەکرێ ئەو مافی ئازادیانەی کە بانگەشیان بۆ دەکەین دەخاتە ژێر پرسیارەوە. Den sätter också standarden för värnandet av framtida fri- och rättigheter i vårt land. بەپێی دەستوری سوید واتە یاسە بنەڕەتیەکانی دەوڵەت مافی جوڵە و هاتوچۆی هاوڵاتی پارێزراوە. واتە یاسای سویدی ڕێگەن نادا قەدەغەی هاتوچۆ ڕابگەیەنرێت. هەرچەندە دەوڵەت تا ڕادێک مافی ئەوەی هەیە هاتوچۆی هاوڵاتی سنووردار بکە، بەڵام نابێ ببێتە هۆی هەڵاواردن و سەرکوتکردن. هەروەها دەبێ بیانووی بەهێز هەبن و بمانگەێنە ئامانج. Min uppfattning är att vi har en bra och tillräcklig lagstiftning för det rådande läget. بەڕای من تا ئێستاوە بۆ ئەو بارودۆخەی بەهۆی کۆرۆناوە دروست بووە یاسا و ڕێسای باشمان هەیە لە سویدا کە مافی لایەنە جیاوازەکان دەپارێزێت و بواریش بۆ ئەوە هەیە کە هەر کات پێویستی کرد بڕیاری گونجاو بدرێ. پرۆفێسۆر تیتی ماتسۆن دەڵێ سوید ماوەیەکی زۆرە لە جەنگدا نەبووە و بارودۆخی قەیرانی بەخۆوە نەبینیوە، بۆیە یاسای تایبەتی بۆ نمونە بۆ قەدەغەکردنی هاتوچۆ نییە. پسپۆرتی تیماتسۆن دەڵێ یاساکانی سوید لەسەر بنەمای پاراستنی ئازادیەکانی تاکدا ڕێژراون و ناکرێ بە ئاسانی ئەو مافانە پێشێل بکرێن لە کاتێکدا کە ڕەنگە ئەو بڕیارانە بۆ سنووردارکردنی مافی هاتوچۆی هاوڵاتیان دەدرێن کاریگەری ئەو تویان نەبێ بۆ نمونە لەسەر بڵاوبوونەوەی کۆرۆنا. ئەوەی کە لە یاسادا ڕێی پێدراوە یاسای پاراستنە لە نەخۆشیە دەرمەکان، ئەویش ڕێدەدا بە سنووردارکردنی هاتوچۆ و جوڵەی کەسێک کە نەخۆشیێکی دەرمی گرتووە کە بۆ نمونە بخرێتە کەرەنتینەوە. بەو پێیە نابێ لە ماڵ بچێتە دەر و کەسیش نابێ سەردانی بکە. Den ger möjlighet för smittskyddsläkaren att sätta enskilda personer i karantän, alltså att hindra dem från att röra sig fritt om han kan visa att de bär på eller att de är utsatta för ett visst smittämne som är samhällsfarligt. هەروەها ئەو یاسایە مافی ئەوە دەدا بە بەرپرسی یەکەمی دەستگەی تەندروستی گشتی کە ناوچەیەکی بچووک بۆ نمونە ماڵێک، خوێندنگەیەک یان هەرێمێکی بچووکدا ببڕێنێ کە دەرکەوتبێ نەخۆشیێکی دەرمی تێدا بڵاوبۆتەوە و مەترسی ئەوە هەیە بگوازرێتەوە بۆ باقی کۆمەڵگا. بەڵام دەبێ بنەما و ئەرگومنتی بەهێز هەبن کە بەدابڕاندنی ئەو شوێنانە بەر بە بڵاوبوونەوەی نەخۆشیەکە دەگیرێ. ئاندەشتێگنەل ڕاوێژکاری دەوڵەت بۆ پرسی نەخۆشیە دەرمەکان لە دەستگەی تەندروستی گشتی دەڵێ Det är också möjlighet för generaldirektören på Folkhälsomyndigheten att sätta ett mindre område i karantän om han kan visa att det området har väldigt mycket smitta. تێگنێل ئاماژە بەوە دەدا کە ئەو ڕێچکە میانڕەوەی سوید بۆ بەرگرتن لە کۆرۆنا گرتوویەتیە بەر بنەماکەی ئەوەیە کە چاوەڕێ دەکرێ ئەم دۆخە چەندین مانگ بخایەنێ، هەر بۆیە دەبێ بڕیارەکان وابن کە هاوڵاتیان بەرگەی بگرن و بتوانن لەگەڵیدا هەڵبکەن. ئێستاش کە زۆرینەی توشبووان لە هەرێمی ستۆکۆڵمدایە پرسیاری زۆرێک ئەوەیە کە ئاخۆ کاتی ئەوە نەهاتووە ئەم هەرێمە لە باقی وڵاتدا ببڕێنرێت. Nej, det är inte vår bedömning. Vi jobbar ju med de här grundläggande sakerna. Få folk att stanna hemma när de blir sjuka. Skydda de äldre på alla möjliga vis. لە وەڵامی و پرسیارەدا ڕاوێژکاری دەوڵەت بۆ پرسی نەخۆشیە دەرمەکان ئەندەشتێگنێل و پرۆفێسۆری مافەکانی دەوڵەت بەرامبەر بە هاوڵاتی تیتی ماتسۆن کۆکن لەسەر ئەوەی کە نەخێر بە پێ هەڵسەنگاندنەکانی ئەوان وەختی ئەوە نییە، بەڵکە ئەوەی کە پێویستە و دەکرێ بۆ نمونە ڕێنمایی کردن و داوایە لە هاوڵاتیان کە ئەگەر نەخۆشن لە ماڵ بمێننەوە و پاراستنی بە ساڵاتوانە تا بەر بە بڵاوبوونەوەی خێرای کۆرۆنا بگیرێت و فشار لەسەر بواری تەندروستی زیاد نەکرێ. ئەم راپۆرتە مایاڤینباری بۆ تەلەڤیزیۆنی سوید ئامادەی کردبوو. منیش نازەنین مەحموود بۆ بەشی کوردی رادیۆی سوید. ئێمە دەبێ بزانین وەختایەکی کە پاندێمێکی ویروسی لە دنیادا خۆی بڵاو دەکات